رخنەی توند ئارەسی سەرکردایەتی کورد بە تایبەتی بەرپرسانی یەکێتیەتی لە مارکسیێتە شەڕی ڕەوا هەیە و شەڕی ناڕەوا هەیە ئەبێت تۆ دژی شەڕی ناڕەوابی شەڕەکەی ئێمە کە لەگەڵ ڕژێمی بەعسامان کرد بۆ مافو ئازادی گەلی کورد بوو شەڕی ڕەوا بوو بۆچی لە منتیقی خەردا حوسێف سینان ئەمە ئەکرێ بەڵام لە هەڵەبجە ناکرێت لە منتیقی خۆشناوەتی ئەوەی کە کرا پێش ئەوەی ئەنفال دەست پێ بکرێت لە مەڵبەندی سێ کە لازم مەر و کاک کۆسرە ئیشێکیان کرد کە زەرەری نەهێنا براکەی شەید مامەڕێشە ئەچوو بە گوندەکانە ئەگەڕا ئەوێت بە خەڵکەکە بڕۆن بۆ ئەوەی وەکو گەنیانی ئەولاتان بەسەر نەیەن هەمووان فعال بکرێن بانگیان کرد بەرپرسەکان وتیان ئەگەر ئێستا برای مامەڕێشە نەبووی تا ئەمان کوشتی. بەرنامەی ڕوودا و مێژوو لەگەڵ دکتۆر فاق گوڵپی پزیشک و پێشمەرگە و سەرۆکی پێشووی پارتی چارەسەری کوردستان. ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.